ئابزانم چۆنە ئەم شەو بەجلی کوردیە و بە بۆنەی سەری ساڵەوە و بزانین لایڤەکەمان چۆنە بێ بەڕێزان و خۆشەویستان. باشە هەمووتان بەخێر بێن. تا یاعیبە تا هەموو بەڕێزان کۆبنەوە بڕاوەسین ببوورن تۆزێک شقڕ گوشتم گیراوەم شەو دیارە لایڤەکەم دژی ئەوانی کە ئەو دوو عاوشتیان لێ کردوم معلوم چون بۆ لای شێخ لوقمان وشت فێرن کاتی خۆی لە کاتی کودەتاکەی هەشتی ئۆکتۆبر هەشتی مانگی حەوت بووکەی بوو شاناز ئیبراهیم محمەد چوو بوو بۆ لای شێخ لوقمان وتبووی شێخ لوقمان بەشم فاڵێکم بۆ بگریتەوە ئایا لاهوری شەرجەنگی چی بەسەریێت ئایندەی لاهور بەرەو کوێوە چێ وەڵاهی ئیتر نازانم جوابەکەی شێخ لوقمان چییە بەڵام شاناز چوو بووە و کاری کردبوو تۆ سێری خۆشەویستانە و کۆمەڵگایی ئەم بەدەستیەوە گیرمان خواردووە وەرە بەشە تۆ شاناز ئیبراهیم محمەد بچی بۆ لای فایقی مۆتێ بزانین چارەنووسی لاهوری شەرجەنگی بەرەو کوێ ڕوا باشە کاکە تۆ سێری ئێمە لەگەڵ چیا دەرگیرین خۆشەویستان هەمووتان بەخێر بن سەرچاوی ئارا محمەد هاتن ڕێز و احترام بۆ هەموو لایەکتان هەیە ئەمە بە بۆنەی کۆتا ساڵە ساڵی نوێ هەفتەیەکمان ماوە هیوادارم ساڵی ئایندە ساڵی خۆشبەختی بێ بۆ هەموو لایەک و ساڵی نەمانی پاتی وێکشێتی بێ و لە ئێساوە پیرۆزبایی سەری ساڵی نوێتان لێ یەکەم پیرۆزبایی ناکەم لە بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی و ئەو دەباشان و سەری ڕەش و ئارەم بابەتانە هیوادارم ئاسەواریان نەمێنێ هیوادارم هیچ کاتێ ساڵی تازەیان لێ پیرۆز نەبێ هیوادارم خوا بە نەحلەت و بە نەفرەتیان کاوەکو کردووشێت دەی بە هەموو بەڕێزان کۆبنەوە ئەچینە ناو قسە و باسەکان خۆشەویستانی من ئەرەوەڵا بەخێر بێن سەرچاوی ئارا محمەداتن هەمووتان بەخێر بێن تاوان ئەم شەو کۆمەڵی قسە و باس بەبێت لە حزوری ئێوەیە من زۆر لێرە لەوێ بیسم یەکێتیەکەی کە مام یەکێتیەکەی جاران نازانم ئەم قسە قۆڕانە بینم یا ئەبیسم و ئەی خوێنمەوە کە باسیەکەن حتا ئەیتر بووە بە مۆدێل هەر گروپی ڕاستە بێتەوە ئەڵێ پێویستە ئێمە ئەم یەکێتیە بکەینەوە بە یەکێتیەکەی جاران یا پێویستە بیکەینەوە بە یەکێتیەکەی سەردەمی مام وەکو ئەوەی ئەم یەکێتی جاران زۆر مهم بوو بێ یا یەکێتیەکەی سەردەمی مام زۆر عەجیب و غەرایب بێت ئێوە بڕۆن تەنها یاداشتی سەرانی یەکێتی خۆیان بخوێنەوە بزانین مێژووی یەکێتی لە شاخ و لە دوای ڕاپەڕین و سەردەمی مامە جگە لە نەکبەتی و بەدبەختی و چاڵەڕەشی نەبێ هیچ شتێکی تێدایە جگەر لە شەڕی ناوخۆ جگەر لە کوشتن جگەر لە تیرۆر جگەر لە تاوان ئاخر یەکێتی مام و یەکێتیەکەی ئێسای پاڤێڵ و قوباد و شەڕە زۆر چ جیاوازێکیە خۆشەویستە بۆچی لە سەردەمی مام جەلالە چی بوو یەکێتی خەڵک ژیانی چۆن بوو لە سەردەمی جەلال تاڵەبانیە جگەر لە مەئسات و کوێرەوەری و بەدبەختی بەڕاستی ئاسن یەکێتی لە شاخە بۆ خۆی چی بووە من حرمەتم بۆ هەموو ئەو کەسانە هەیە کە چوونە ناو ئەم حیزبە و خەڵەتان بە ناوی تێفکینێکی مۆدێرن و سەردەمیانە بە ناوی کۆمەڵەوە بە ناوی خەڵکی زەحمەت کێشەوە بە ناوی کرێکار و جوتیارەوە بە ناوی ئازادی و ڕزگاریەوە کە ڕێیان لێ هەڵەبوو و چوونە ناوڕیزەکانی ئەم یەکێتیە و ژیانی خۆیان بەخشی لە شاخ و لە شارە نەتیجەکەی چی بوو ئامانجەکە چی بوو ئەنجامەکەی چی بوو ئەوەتە کە ئێستا ئێمە لە 30 ساڵی ڕابردووە ئەیبینین چییە؟ بۆچی خەڵکانی ئەڵێ ئێمە ئەمانەیەکێتی کەنەوەی کێتەکەی سەردەمی مام سەردەمی مام کێیە؟ خۆ 100 ساڵ بە لە ئێستا نییە دوێنێ بوو جەلال تاڵەبانی مرد لە سەردەمی جەلال تاڵەبانیە زۆرترین دزی و جەردەیی کراوە جەلال تاڵەبانی خۆی قەڵاچۆلانی دزیوە جەلال تاڵەبانی خۆی هەموو دەباشانی دزیوە جەلال تاڵەبانی خۆی گردێکی داژی کردووە جەلال تاڵەبانی ئەمەندە دڵ ئاوەڵا بوو بە موڕچی گشتیەوە گردێکی 124 دۆنم زەوی ئەیا بە نەو شازەفا ئەڵێ هەر بۆ خۆت و بۆ مناڵەکانێ مەگەر ئەمە جەلال تاڵەبانی نەبوو لە ژێر سایی جەلال تاڵەبانی چەند جەلال تاڵەبانیە سەرانی یەکێتی نەبوون بە ملیۆنێر و ملیاردێر بۆ هەموو سەرانی یەکێتی لە ژێڕەکەوی جەلال تاڵەبانیە گەورەترین دز و خاین دەرنەچوون یان نەبوون لە سەردەمی جەلال تاڵەبانیە کەم دزی کرا لە سەردەمی جەلال تاڵەبانی بۆ خۆی چی نەکرد
هەمومانەوە ڕاستیا زانین ئیتر ئەم قسە قۆڕانە چییە یەکێتی سەردەمی مام و یەکێتەکەی جا لە شاناز فێر بووە چ هەردەقەناتەکەیە ئەچێ بۆ سەرچنار ئەمانەوێ سەرچنارکەینەوە بە سەرچنارەکەی جاران ئەمانەوێ سابونکەران بکەینەوە بە سابونکەرانی جاران ڕۆژێکی ژوای لێ ئەڵێ ئەمەوێ خۆم بکەمەوە بە کچە 14 ساڵەکەی لەندەن و ئالم بابەتانە قسە قۆڕانە چیەکە والله یەکێتی لە شاخە هەر بەڵا بووە یەکێتی لە شاخە هەر ترۆریست و پیاوکوش بووە یەکێتی لە شاخە هەر گەنەخۆر بووە والله ئیبراهیم جەلال کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی خۆیەتی لە کتێبەکەیە باسی شەڕی بێتواتەیەکە لە ساڵی 1986 باشە لەو کتێبە ئەڵێ کە شەڕی هینە بێت شەڕی ناوی چییە چوار قڕنەوە ئەوانەیە پێم وایە ئەڵێ لەو شەڕەیە کە جەلال تاڵەبانی خۆی فەرماندەی هێزەکەیە کرد ئەف و شەڕی بێتواتە ئەڵێ لە شەڕی بێتواتەیە کە جەلال تاڵەبانی فەرماندەی ئەو شەڕە بوو پێشمەرگە ئەچوون مانگانە کوش لەبەر خاتی جگەرەکەی بۆی جگەرەکەی بخۆن هاتی و بەشاخەوە بوون چوون لە ماڵانە لە شەڕی بێتواتەیە چوون سەلاجیان کردوێتەوە بۆ مشەخۆری چوون پارەیان دزیوە چوون ئاڵتونیان دزیوە چوون نازانم مسیلەی دەستی ژنیان دزیوە زنجیریان دزیوە ئەمە خۆ قسەی ئێمە نییە قسەی کتێبەکانی خۆتانە قسەی کتێبەکەی ئیبراهیم جەلالە کە هەموو تەمەنی یەکێتی بووە ئێوە لە کاتی هەڵەبجە کیمیاباران کرا سەرانی یەکێتی کە لەوێ بوون هەمووی خەریکی دزی بوو ئێوە قۆڵی ژنتان ئەبڕی لەبەرەوەی ئاڵتونەکان و زیێڕەکانی دەستی بەرن ئێوە چوون ئەم قامکەتان ئەبڕی بۆ ئەوەی ئاڵقەکەی بەرن کە زێر بوو هینی ژنە شەهیدی هەڵەبجە ئێوە بە درێژایی مێژوو لە شاخ و لە شەرا هەر دز و جەردە و درۆزن بوون باشە کابراش نەکەی جوان بوو لە قەراقا شێخ جەعفەر ئەچوو ئەیناردەوە بۆ سلێمانی بۆی بکوژێ لەبەرەوەی بڕوا بۆ لای ژنەکەی سێکسی لەگەڵاکە ئێوە سفرە دڕ بوون بەڕاستی ئەچوونە ماڵی هەر کەسێ لە لادیەکانە هەوڵتانەیە بژانن چاوتان لەسەر ژن و کچی خەڵک بوو کە ئەوان نانی بەدەمی خۆیان بە ئێوە ئەوەندە نامەرد بوون لەگەڵ حورمەتمە بۆ هەندێک پێشمەرگەی شەریف و باش کە دڵنیام ئەوانە هەبووە بەڵام سەرانی ئێوە هەمویان هەر بەم جۆرە بوون کەواتە ئەو قسە قۆڕە هەڵگرنەوە بۆ خۆتان ئەو سەردەمە بەسەر چوویەوە خەڵک ئەحمەقکەن بە ناوی ئەوە ئای سەردەمی مام چییە؟ مام خۆی قارەمانی شەڕی ناوخۆیە لەگە برای مەحمەیە باشە جەلال تاڵەبانی خۆی لەگە بنەماڵەی بازانی زیاتر لە 40 ساڵی ڕەبە کوڕی کوردی بەکوشدا لە شاخ و لە شارە قسانە بۆ چیەکەن ئێوە ئەسڵەن یەکێتی نیشتیمانی لە سەردەمی شاخە گەڕ و گوتر بوو تەقەی لە یەکگرت و تەقەی لە ئیسلامیەکان کردووە تەقەی لە حسن کردووە تەقەی لە پاسۆ کردووە تەقەی لە حیزبی شیوعی کردووە تەقەی لە پارتی کردووە حتا وەکو نوکتە پێشمەرگەیەکێتی یەک سەڵ لێ ئەنێ بە ئاسمانەوە ئەڵێەوە بۆ تەقەکەی لە خۆڕایی حرمەتم بۆ ئێوە هەیە ئەمە قسەی ئەوە ئیژێرمەوە ئەڵێ هەر خوامەوە تەقەی لەکەین با تەقە لە یشکەمەڵێ یعنی تەقەیان لە هەموو دنیا کردووە بۆ یەکێتی لە شاخ و لە شارە جگەل لە کوردکشتن جگەل لە بێقیمەتی جگەل لە دزی و درۆزنی جگەل لە شێخ جەعفەرەکان و مەلا بەختیارەکان چیتری هەبووە پێشکەشی خەڵکی کردی بێ زەحمەت نەبێ لە سەردەمی تاڵەبانیا کارەبا هەبوو ئاو هەبوو کار و ژیان هەبوو ئازادی هەبوو چی هەبوو لە سەردەمی جەلال تاڵەبانیا چی هەبووە بەڕاستی جەلال تاڵەبانی خۆی ئایدزی ناومێژووی ئێمەیە بۆ شارەزاییتان خودی جەلال تاڵەبانی ئایدزە لە مێژووی ئێمەیە وەکو چۆن مەلا مستەفا ئایدزە وەکو چۆن مەسعود بازانی ئایدزە ئەمانە هەمیشە ئەمانە مۆرانە بوون لە ناو ژیان و گوزەرانی خەڵکی کوردستانە بە درێژایی بوونیان لە ساڵی لە حەفتاکانەوە بەڕاستی باشە هەرە شەریفەکانی ناوێکێتی نیشتیمانی ڕێکخراوەی کۆمەڵە بوو باشە فەرموو کۆمەڵە چی دەرچوو ڕابەرەکانی کۆمەڵە ئەمە ئازاد جوندیانی ئەمە ئەسلان بایزی گەڕوگل ئەمە کۆسەر ڕەسوڵ ئەمە شێخ جەعفەر ئەمە مەحموود سەنگاوی ئەمە حاکم قادر ئەمە نازانم دەیان کەسی پێڵێم هەموو ئەمانە یەکێتی بوون هەموو ئەمانە بەس خەریکی گەڕی و گولی و دزی و پیاکوشتن بوون لەڕاستیە ئەسڵەن فاسدترین ئینسانەکانی کۆمەلگای ئێمە لە دوایینەوە دوو یەکەوە ڕابەرانی کۆمەڵەی ڕەنجەرانی کوردستان بوون هەمویان بێڕەوش دەرچوون لە حەقیقەتە کە جوانترین ڕێکخراو بوو کۆمەڵە لەو سەردەمەیە بەدەیان و سەدان ئینسان خۆی یا بەکوشت لە ژێر ئاڵای کۆمەڵە و سی ئەستێرەکەیە بەڵام لە دواییە شێخ جەعفەر دەرچوو دلێری برای دەرچوو جەلالی بریکاری براکەی شەی حەمەڕەش دەرچوو باشە
نازانم چێ هەموو ئەمانە دەرچوون مەلا بەختیار دەرچوو کە خۆی بەشەی ئارامەزانی باشە ئەمانە چی بوون لە دزی و جەدەی بەو لاوە زەحمە نەبێت کام یەکێتی کاممان بەڕاستی کامەیە ئەمێکێتی و مامە لەبەرەوە سەرانی ئێسەی دەباشان ئەو قسە قۆڕە هەڵگرنەوە بۆ خۆتان ئەوە بۆ گەمژەکانی بکەن بەڕاستی باشە ئەمانە هەمووی کە من ئێڵێم فاکتە هێز نییە بتوانێت یەک قسەی ئارام ئەحمەد ڕەت کاتەوە بە فاکت هەموو ئەمانە ڕاستی ئێمە باش ئەمانە ناسی لەبەرەوە ون بەڵێ وەڵا یەکێتیەکەی مام کوردستانی خەڵتانی خوێن کردبوو یەکێتیەکەی مام خەریکی ترۆر و کوشت و بڕ و تەعدا بوو لە خەڵکی کوردستان کامەیە یەکێتیەکەتان زەحمە نەبێ کامەیە بۆ کۆمەڵگای ئێمە چی ئەوەی لێکرد یەکێتیەکان نەبێ ئەمە هەموو دەڤەری سلێمانی خۆپارتی لە دەڤەری سلێمانیش هین نییە ئەوە نییە با بڵێن مەسئول نییە دەڤەری سلێمانی لە ساڵی 91ەوە دەڤەری سلێمانی بەدەست یەکێتیەوەیە هەرچی بەدبەختی هەیە یەکێتی هێنایەتی بۆ ئەو خەڵکە بۆ ئەو دەڤەرە نەک پارتی خۆپارتی حاکمی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و پێنجێن و نازانم چۆچۆ ئەمانە نییە فێدو عەبدولقاهر کۆمەڵە بوو کە 20 ساڵە مەلهای داناوە لە سلێمانیە باشە باش خەریکی سێکس و ڕابواردن و دزی و جەردەی و درۆزنە سالار عەزیز کۆمەڵە بوو کە ئێستا بۆتە نۆکەری پارتی و بنەماڵەی بازانی باشە کە شەخی لە ماکسیزەت هەڵەیە لەبەرەوەی پێیوا بوو ئەوەی ماکسیزەتی لەبەرابێ پارتیە ئەوە ئەخلاق و ئەتواری فەرێدونەکان و سالارەکان و ئالەم بابەتانە بوون یەکێتی ئێستا ئەمەندە ڕسوا بووە ئەمەندە تڕۆ بووە لە فیسیفاڵەکە لە سلێمانی فیسیفاڵەکەی خۆشەویستان ڕێگە نادەن فلیمێ نمایش کرێ لەبەرەوەی دژی تورکیایە لەبەرەوەی باسی ئازادیەکە فلیمەکە قەتعەکەن لەبەر خاتی تورکیا بەڵام ئەندام پەرلەمانێکی باکوور لە ناو پەرلەمانی تورکیایە شەڕەکە لەسەر مافەکانی خەڵکی کوردستان 100 ساڵە جەلالی و مەلایی بەناوی کورد و کوردستان و ڕزگاریەوە خەریکی کوردکوژی و چەتەی و دزی و خیانەتن و خەریکی نیشتیمان فرۆشی بەڕاستی زەڕەی ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی لە ناو سەرانی یەکێتی و پارتی و بنەماڵەی بازانیە نییە ئەوە لە منی ببیستن ئەمانە ئەبێ بڕۆن ئەمانە جڕ و جانەوەرن ئەمانە چەتەن ئەمانە بەڵام لە مێژووی ئێمەدا ئەمانە ئەبێ نەمێنن بەڕاستی بڕۆسێری بنەماڵەی بارزانی کە حەساریان داناوە لەسەر کوردانی ڕۆژ ئاوا ئەڵێ هەتا دوومان ناڵین هیچ شتێ بچێ بۆ ڕۆژ ئاوای کوردستان لەبەرەوەی کە تورک بڕیاریاوە ئەمانە وەچەی بەعسن لە حەقیقەتە ئەمەش لەسەر داوای تورکیا کە ئاغایەتی آخر بنەماڵەی بازانی ئەگەر ئێوە دژی پێدەن ئۆکەی بەڵام بۆچی دژی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانن خۆ ئەوان هەمویان پێدەنین بۆچی ئێوە دژی ئەوانن ئەمەیە بێشەرەفی بە درێژایی خەتی بنەماڵەی بازانی و ئەم تاقمەی کە لە دەباشانە هەن ئەمانە هەمووی واقعە کاتێ کە ئینسان قسەی ڕاست ئەکا ئیعتراف کەن تەواو 30 ساڵ تێپەڕێ بەسەر حاکمیەتی جەلالی و مەلاییە ئادەی هەتا ئێستا چی گۆڕاوە زەحمە نەبێت فیسیفاڵەکەن بۆ فلیم ئەشن فەرشی سوور بۆ شاناز ڕاخن ئەی هاوار ئەمە ئاواتان کرد لە مێژووی ئێمە 30 دانە ساڵی ڕەبەقە خۆشەویستان لە مەیدانی شیعرا دەقێکمان نییە کە نەمر بێت هەمووی دەقی مردووی بێ دایک و باوکە 30 دانە ساڵەوە یەک فلیممان نییە شانۆیەکمان نییە کە بتوانێت لانی کەم وەکو فلیم و شانۆی پێش ڕاپەڕین بێت وەکو خولە چەخماخە و لانەوازان و ئەلەم بابەتانە کە نابنەوە ئەوە هونەری گۆرانی بۆتە هونەری سەرکۆش خۆشەویستان باشە هونەری سەرکۆش لە قوتابخانەکەی بنەماڵەی بازانی هەڵکە و زاهیرە باش نییە بەدەیان و سەدان کشیان ئاوا هەر خەڵەتان بە ناوی هونەرەوە هیچی لێ سەوز نەبوو هۆزی جەلال و بلە ڕەش سلێمانیان وە خۆیان ڕەش و بێ ئابڕوو کردووە بە هەموو پێوان و بە هەموو مانایەک
دووسێ مانگ بەر لە ئێستا خۆشەویستان لە ناو سلێمانیە یەکێک لە کادرەکانی پەکەکە تیرۆر نەکرا کێ کردی ئەو تیرۆرە کوا بکوژەکەی کوا یاساکەی کوا دادگاکەی ئەوە شاناز و پاڤێڵ و قوبات کردیان خۆ مەشتم بیر ناشێتەوە هەموو ئەمانە لە ناو لاپەڕەکانی مێژوان نووسراوە وەکو پەڵەیەکی ڕەش بەتەختی ناوچاوانی ئێوەی دز و درۆزن لە دەباشان بەڕاستی ئیتر ئەم یەکێتی کۆن و نوێ چییە؟ یەکێتی لە شاخا چی بووە دوای ڕاپەڕین چی بووە ئێستا چییە هەرو دەعبایە شتێکی عەجیب نییە بەڕاست هەرو دەعبایە بڕۆن ببینن شێخ جەعفەر لە مەیدانی دزی و جەدەی و بێئابڕوویە چی ماوە نەیکا بەڕاستی ئادەی چی هەیە لە منتیقەی سلێمانیە لە منتیقەی قەراق و گەرمیانە ماڵی شێخ جەعفەر بخەرە چوارچێوەیەکەوە بە بنەماڵەیەکی ستەمکار و ئینسان کوژ و خائین و دز و درۆزنی نەزانێ بە شێخ جەعفەرەوە بە دلێری برایەوە بە هەموو کچ و کوڕیانەوە بەڕاستی ئایا وایە ئەوە نییە من قسەی ڕاست دەکەم هەموو کورد ئەوەی کە بیان ناسێ وەکو بنەماڵەیەکی مافیای هەو ساڵ بچراوی بێخاوەن چەپەڵ سەیریانەکەن لە مێژووی ئێمەیە کە یەک پیاەنتیان نییە ئینسان ڕووی لێ بنێت بەڵام پاڤێڵ و قوبات و شاناس هێنایان لەسەر داوای بنەماڵەی بازانی کردیان بە برا گەورەی خۆیان هەموویان لە دەباشان پێشوازیان لێکرد لە بەرامبەر لاهوری شێخ جەنگیە کەچی ئێستا کردیانە بە هەڵا وڵا کاکە ژیان جام داخی کۆمەڵی خەڵکی گەمژەی ئەم سۆشیال میدیایم لێ ئەرە وەڵایەکی گۆڕانکاری کرد گۆڕانکاریەکە چییە؟ وەڵا چووە هینی لا بردووە کەسێکی سەر بە هینی خزمی شێخ جەعفەری لا بردووە و دایکی خستە لە شوێنەکەی چاوە سوودی چیەوە؟ یەکێتی و پارتی هەرە شەریفەکەیان لە گۆڕستانە لە قەبرستانە بەڕاستی ئەوان کوا شەریفیان تایە تا ئەم لابن و ئەو بێن و ئەلم بابەتە چ جیاوازێکیان هەیە ئەمە بەس چیەکەنێوە کاکە هەموو ئەم کێشانەی کە ئێستا هەیە خۆشەویستان لە باشووری کوردستانە کێشە لە بینی مەسرور و نێچی لەیشا هەیە مەسرور و نێچێوان بازانیە هەتا وەکو بیستوشمە ژنەکەی نێچیر خۆشی دەرمان خوار کردووە چەندین حەبی خواردووە بۆی خودکوژی کات کێشەکان گەشتە ئەو دەرەجەیە هەموو ئەم شەڕانەی کە ناوێتیشە هەیە شەڕی هیچ نییە لەسەر مافەکانی ئێوە شەڕ نییە لەسەر بێکارەبایی و بێنانی بێژیانی هەمووی شەڕە لەسەر قازانجی تایبەت لەسەر نەود لەسەر پارەیە هەموو سەرانیەکێتی ئیش و کاریان ئەوەیە چۆن پشتی یەکتری بشکێنن باشە چۆن یەکتر بەقنەوە بخەنە چاڵ چۆن چاڵ بۆ یەکتری هەڵکەنن باشە شەریفەکەیان بە کۆڵی بارگیرە گەڕێ آخر ئەبێ شێخ جەعفەر و شێخ دلێر چی بێ وەک دوو برا کە لە کودەتاکەیە چوو بوونە پاڵ هەڵگڵی پاڤێڵ باشە دەستە نەزەر لە بەرامبەریان ڕاوەستا بوو هەتا شێخ دلێر دەستی خەڵکی ماچە کرد خەڵکی کۆ کردەوە ئەی بر بۆ دەباشان بۆ لای پافڵ خۆ ئەمە لە بەدڵسۆزی نەبوو بۆ پافڵی جەلات تاڵەبانی خۆ لەبەر ئەوە نییە کە پافڵیان قبوڵ بێ ئەگەر لاهوریش بە پێشەوانەوە کودەتای بکردایە بەسەر پاڤڵا هەمویان ئەژوو بۆ لای لاهور ئەمانە ناخیان جاشایەتیە ئەمانە ناخیان خیانەتە ئەمانە ناخیان ماساوچێتیە لە پێناوی پارە و لە پێناوی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە کە پارە و پارەیە باشە شێخ دلێر و جافری برای لە قەرەداغ دەستیان کردووە بەسەر دوو چێڵگەی نەوتە بە ناوەکانی چێڵگەی نەوتی دەربەن لەگەڵ چێڵگەی نەوتی داریزەر کە تەواو بووە من بە وێنە ئەوانم لەلایە نەکەن لە خۆ قسە فڕێ بدەمون بڵێم ئەوە بە وێنە لەلام بەڕاستی هەتا کەسێ سەرپەرشتێکە کە ناوی فەتاحە ڕسمی ئەویشم لەلایە هەموویم لای خۆمە بە ژامانەیەکی قۆڕەوە گرتوێتە ڕسمەکەیش باشە ئەم شێخ جەعفەر و دلێرە لەسەر داوای مەسعود بارزانی پشتیوانیان لە پاڤێڵ و لە قوبات کرد لە کودەتاکەیە باشە پاڤڵیش ئەمانی بەکارهێنا لە بەرامبەر لاهوری شێخ جەنگیە جابەیانی ئەمانەی یەکگرتۆ بن یا پارچە پارچەیە بن چ ڕەبتی بەسەر ژیانی ئێوە هەیە خەڵکی سلێمانی خەڵکی گەرمیان خەڵکی کوردستان زەحمەت نەبێت چی لە گوزەرانی ئێوە گۆڕێ کۆمەڵێ مافیای نەبوو دەست ببن بە یەک قیمەتیان چییە دژی یەک بن قیمەتیان چییە هیچ ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە بووین کە هیچ سەرکردایەتیەک خاوەنی هێزی تایبەت بەخۆی نەبێ هەتا یەکێتی و پارتیش نابێ هێزیان هەبێ بەڕاستی
ئەبێ لە کوردستانە خەڵک فێر بێ حیزبی بەدەنی هەبێت بەڵام ئێستا ئەمانە وایان کردووە حیزب بەبێ چەک هیچ شتێکی بۆ ناکرێت بۆیە هەموو کەسێکە ئەبێ حیزب دروستەکە ئەبێ چەک لەشانی بێت چار نییە ئەمان خۆقاندنەی ئێمە نامانێ بەڕاستی ئەمان سەپاندویانە بەسەر ئێمەشە بۆیە ئێمە هەمومان ئەزانین 30 ساڵە دەبەری سلێمانی و گەرمیان و ئەمانە کۆمەڵێ چەقۆکێشی چەکباز و گروپی چەورە و سەرسەری سەلانیەنک بە خواردوێر و تەڵانیان کردووە هەمومان ئەڕاستیانە باشە سەنە بەڵام ئێوەی خەڵکی کوردستان ئەبێ هوشیار بن ئەبێ عاقڵ بن بەڕاستی ئەم مەسەلانەی کە پاڤێڵ ئەیکا لەبەر خاتی کەس نییە بۆ گرتنی بیرەنەوتەکانە بۆ دزینی سامانی هەموو یەکێتی کۆکردن و دەستی بنەماڵی تاڵەبانیە باشە بۆ ئەوەیە سبێنێت لەسەر بیرەنەوتەکانی شێخ جەعفەر و دلێر و فڵان و فیسەر و ئەلم بابەتانەوەی کە لە گەرمیانە ئەیدزن ئەمە شەڕەکە لەسەر پارەیە بەڕاستی خۆ لەسەر ئێوە نییە لەسەر مافی خەڵک نییە کاکیش نییە قوتابیان هاتە سەر شەقام 3-4 ڕۆژ یەکشیان بۆ نەکرا چونەوە بۆ ماڵەوە چی بنیوە ئاسی مەسەلەکە ئەوەیە لای پاڤێڵ و لای شاناز و لای قوباد و ئەمانە چۆن سامانی هەولێر و سامانی هەموو بادینان و ئەمان و بەشێکی ناوچەی سێمای شتی گیرفانی بنەماڵی بازانیەوە و چۆن بنەماڵی بازانین تەحکوم بە هەموو شتێکەوەکەن بنەماڵی تاڵەبانی ئێستا بیریان کەوتۆتەوە ئەیانەوێ هەموو یەکێتی برن بۆ خۆیان ئەیانەوێ هەچی پارە لە گیرفانی دزەکانی ناوسەرانێکێتی هەیە بیدزن بۆ خۆیان نەک بۆ خەڵک هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بەڕاستی بۆ نمونە بەیانی بڕوە حاکم قار چی بردووە لێ بسەنن محموود سەنگاوی چی بردووە لێ بسەنێ جەلالی بریکا چی زیۆ لێ بسەنێ فلان فلان چیان بردووە هەمووی برن بۆ نۆکان و بۆ نازانم چی و ئەلەم بابەتانە بۆ خۆیان بۆ خۆیان بیدزن بۆ بنەماڵی تاڵەبانی خۆ بۆ خەڵک نییە ئەم مۆزوعانە شەڕی خۆیانە بەڕاستی نییە ئێوە پێویستە لەمە حاڵی ببن ئەوەی کە ئەمڕۆ دەباشانیەکان خۆیانی پێوە بەعدەن لابردنی دزێک هێنانی دزێکی تر هیچ پەیوەندی بەسەر ژیانی خەڵکەوە نییە خەڵک لە کوردستانە ئازادی ئەوێ خەڵک نانی ئەوێ خەڵک کاری ئەوێ خەڵک خزمەتگوزاری ئەوێ خەڵک ژیانی ئەوێ تۆ یەکێتی چاو دەرێ چێ لە ئەبێ یا کێهێنیەوە کەی مشکلی ئەم عالەمەیە ئەو چ ڕەبتی بە ئێمەوە هەیە شێخ جەعفەر لە ئەبەی محموود سەنگاوی هێنی محموود لە ئەبەی قارە هێنی فەتاح هەبەی ئەمە مشکلی ئێمە نییە بەڕاستی خەڵک ژیانی ئەوێت خەڵک گوزەرانی ئەوێت هەشە پەیوەندی بە خەڵکەوە نییە شتە قۆڕانە بۆ خەڵکی باز مەکەن ئای چاکسازیەکەین وەڵا فەتاح لابین و محەممەد هێنین بۆ چ ڕەبتی بە خەڵکەوە هەیە چتی کێنان بۆ خەڵک زیادەکە ئەمە دزێ لابەی دزێکی ترێهێنی چاورەیە لابەی چاورەیەکی ترێهێنی چی لە مۆزوعەکانە گۆڕ خۆشەویستان ئەم کوڕە ناویشی ئەم بەرهەمەی خزمی شێخ جەعفەر کە ئێستا عەلەساج لابرا و ئالم بابەتانە لە کودەتاکەوە پاڤێڵ تاڵەبانی هەموو مانگە 11 دەفتەری یاوەتێ بۆ خۆی بۆ پیاوەکانی باشە لە پارەی مەرزەکان لە قاچاقچێتی لە قاچاقچێتی دەرمان و تریاک و ئەلم بابەتانە 11 دەفتەری یاوەتێ تەنها بۆ چاوسورکردنەوە لە لاهوری شەرقیش ئەمێ نامەردی پاڤڵ و ئەلم بابەتانە کەشی ساڵێ وەڵا بەرهەممان لابرد و نازانم چێمان هێنەوە چ جیازیشی بەرهەم وەکو خۆکو ئەو وایە ئەیشەرەکو ئەو وایە هەمویان کۆمەڵە سەرسەری و پاتاڵ و چەورەن و پارە پێیاکەن و تەعدا لە خەڵک دەکەن شتێکی عەجیب و غەریبین ئەمانە کاکەش یا مستەفا چاوەڕۆژ لابرن لیوا عومەر بخەنە شوێنەکە یا بیخەنە هاوکەری چی لە مۆزوعەکانە چییە بۆ هەم لیوا عومەر و هەم لە مستەفا چاوەڕۆژ چی بوون لە پارێزەری سەرەوت و سامانەکانی یەکێتی چ شتێکی تر بوون زەحمەت لێ خۆ هیچ نەبوون کاکە هەرەوە نەبوون ئەبن بچی بەیانی محموود سەنگاوی لابن بە نمونە یەکێکی تر لە گەرمێنیان چ جیاوازێکی هەیە دزێدانن لە جێگەکەیە فەرقی چییە خۆ هیچ مەسەلەکە نەبووە تا ئێستا بۆ نمونە محموود سەنگاویەکان و فانەفیسارەکان چیان کردەوە بە خەڵکی کوردستان تەنها بۆ گیرفانی خۆیان نەبێ حاکم قارەکان چیان کردەوە بۆ گیرفانی خۆیان نەبێ مەلا بەختیاری شەرواڵ جوان چی کردەوە بۆ گیرفانی خۆی و خێزان و ماڵ و مناڵەکەی خۆی نەبێ هەموو ئەمانش لابن مەجموعیش کە بێنن هەر لە دزەکانی خۆتانە هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ گۆڕین ئەوەیە عەقڵتان بگۆڕن سەلامی یەکێتی و دەباشن گۆڕین ئەوەیە وەڵام بە خواستەکانی خەڵک بدەنەوە گۆڕین ئەوەیە کە خەڵک بێکارەبە نەبێ بێ ئاو نەبێ بێ ئازادی نەبێ بێ ژیان نەبێ باشە گۆڕانکاری ئەوەیە کە خەڵک کار و ژیانی هەبێ گۆڕانکاری ئەوەیە کە خەڵک موچەی هەبێ ئەو قسە قۆڕانە بۆ ئێمە مەکەن تۆ ئاسۆ مەمەندێکی دزێدانا ئاسۆ ئەڵمانی لە 200 دەیان شوقی کرە پای دزی بکوژەکەی مولاتکاری کوردی کە لەگەڵ ئەژی و لەگەڵ پافڵا ئەو قڕیان ترۆر کرد
مراد کاری کوردیان تیرۆر کرد هەر خەریکی دز و درۆست نییە چیەکە عیماد ئەحمەد 30 ساڵە ئەیدزێ تازە هێنی ئەیکەیتەوە بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی عیماد ئەحمەد دەیان ملیۆنی دزیوە بەس خەریکی قومارکردنیشە بۆ خۆی کاتی خۆی لەگەڵ عومەیسی عەلیا پێڕێکن بۆ قومارکرد خۆشەویستە باش یان ئەمەی گەرمیان ناوی چییە ئەوەی لای مەحموود سەنگاوی عەدنانی حەمەیمینە عەدنانی حەمەیمینە 30 ساڵە خەریکی دزیە مان نایە دزی لە شەڕی داعشە باشە تەنیە دزی لە شەڕی داعشە عەموودی ئەدزی لە شەڕی داعشە ئەو کابرایە عەدنانی حەمەیمینە چی نەما لە جەلەلاوە نەیدزێ ئاوا بە پۆل مانگا و هینی هێنا ئەیدزی ئێستا ئەوی کرد بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئەو دزە زەبەلاحە گەورەیە کە دەستیشی هەیە لە کوشتنی کاوە گەرمیانیە عەدنانی حەمەیمینە بەڵگەکان هەن باشە هەموو ئەمانە کۆمەڵە چەکداران هەیە بەس بۆ دزی و بۆ تەعدا لە خەڵک من لێرەوە بە هەمووتان ئەڵێم خۆشەویستان یەک شەریفم لە ناو سەرانێکیتیا پێ بڵێ باڵێم تەواوە بەس یەک شەریفم پێ بڵێن لە ناو سەرانێکیتیا ئەڵێم ئەشەویلا ئێوە ڕاستەکەن یەک دانم پێ بڵێنەوە دوانم ناوێت بەس یەک دانە شەریفم پێ بڵێن لە ناوێکیتیا بوونی هەبێت یا ناو سەرانی پارتی و بنەماڵی بازانیە بوونی هەبێت بەس یەک دانە منە بم بە پارتی منە بم بە یەکێتی زانم شەریفیان تایە تیانە نی خۆ بە زۆر نییەوتەوە نییە وەیە عزیزان یەکێتی تەواو بووە یەکێتی خۆی خاوکێشەکە ئەتک کراوە یەکێتی ئەتک بووە یەکێتی بەڕاستی ئیتر شانازە دزە خەڵکە گۆڕیان ناگۆڕێ و مشکلی خەڵک نییە تا شاناز خۆی 10 ملیۆن دۆلاری دزیوە دەبێت شاناز تەنەکە ببەسن بە کلچیەوە اینجا لە سێمانیا شار بەدەریکەن ئەمە گۆڕانکاریە بەڕاستی پاڤڵ بە شەک دەرکەی لە دەباشان بینێیتەوە بۆ بەریتانیا ئەمەیە گۆڕانکاری خۆی ئاسۆ مەمەند بە شەک دەرکەی بینێریتەوە بۆ ئەڵمانیا ئەمەیە گۆڕانکاری باشە ئەوەی کە 30 ساڵە ئەدزێ بە شەک دەریان کە لە کوردستانە ئەمەیە گۆڕانکاری باشە ئینە ئەیەکەی گۆڕانکاری نییە لە حەقیقەتە باش نییە ئەمانە ئەبێ ئەمانە شار بە دەرکرێن بەڕاستی لە کوردستانە اینجا پێرن گۆڕانکاری باش نییە ئەبێ دەست بگیرێ بەسەر تەواوی سامانەکانیانە کە بە ناوی خەڵکەوەیە بدۆزێتەوە بە ناوی کێوەیە یەکەیەکە زەحمەت نەبێت باش نییە هی خۆیان خزمیان دۆستیان ئەوانەی کە لەگەڵیان ڕابێرن شەوانە بەژن و بە پیاوەوە ئەوەیە ئەزانی قوبات چی دزیوە خۆشەویستان دەزانن قوبات تاڵەبانی چی کڕیوە لەگەڵ ژنە سوالکەرەکەیە لە ئەمریکا و لەمانە چونکە ئەو ژنەی کە جوولەکەیە شووی کرد بە قوبات تاڵەبانی لەکنی سەک سوالیە کرد ئێستا بە بۆن دزیەکانی قوباتەوە خاوەنی 10 ملیۆن دۆلارە شەریکی نێچیرە کاتێک کە مەسئول بازانی لەلایەن کوڕێکی گەنجەوە لە ئەمریکا دەرپێکەی کەوتە خوارەوە کە کەشف بوو شوێنێکی کڕیوە بە 18 ملیۆن و 300 هەزار دۆلار کە دڵنیابن دەیانی وای هەیە مەسئولی تۆریست مەسعودی باوکی دەیانی وای هەیە مەسئولی برای دەیانی وای هەیە مەسئولە کارمەهینە ناوی چییە کارمامزەکەی تریان سیروان دەیانی وای هەیە بۆیە هەموو نێری و مێ بنەماڵی بازانیش خاوەنی دەیان و 100 ملیۆن دۆلاری دزین وەکو سەران نێشێتی باشە پاڤڕش وەکو مەسعود هەر دزیوێتی قوباتش هەروە دزیوێتی شانازش هەروە دزیوێتی هەمووی دەرەکەوێ وردە وردە باشە لە پافێڵەوە بۆ قوبادەڵێ بۆ شان دزخان بۆچە هەموویان 100 ملیۆن دۆلاری ئەمریکیان دزیوە باشە باڵی شەهرەکە مەلابەختیار خۆی و خێزانەکەی هەبەتە ژنە کۆنەکەی ناڵەها تازەکەی ئەڵێم 10 ملیۆن دۆلاری دزیوە ئەو مەلابەختیارەکە خۆی بە ئەهلی قەڵەم ئەزانێ بەڵام ئەهلی شمشێرە ئەهلی چقۆیە بەڕاستی مەلابەختیار ئەهلی دزینی دۆلارە باشە کەچی ئێستا جملێ ئەمڕۆ مەلابەختیار ئەڵێ نابێ بیر لەوە بکەینەوە ئەم حکومەتە بڕوخێ بەڵێ مەلابەختیار بیرکەینەوە کە ئەم حکومەتە بڕوخێ کە تۆ بڕوخێ کە تۆ ئاسەواری نەمێنێ بەڕاستی کە تۆ باسی سیاسەتت بکرێت هەوسان بکەن بەسەرتا مەلابەختیار بۆی لە ڕوو نێ باسی سیاسەت بکەی باشە من یارە بە مەلابەختیار ئەڵێم کواژە هەرەکە زەحمەت نەبێ ئەو سیناریۆیە بازاڕیە گاڵتەجاری چی بوو پاراستن پێی کردی ڕووداوی خستووە پەنات و بۆ ئەڵمانیا و وەڵا ژەهر خواردو کراوم کوا زەحمەت نەبێ یە هەمووی فشار و درۆ بوو بۆ سەر لاهوری شەڕجەنگی
ئەو ڕۆژە مەلا بەختیار هاتەوە بۆ سلێمانی 100 کەسێکی لە هینە خانەقینەوە هێنابووم هەر نەفەری 50 دۆلاریانیا بووە بە خواردن و بە خواردنەوە بە ئۆتۆمبیلەوە باشە هێنامە بۆ لای مەتار دەهۆڵیان لێیە بۆ مەلا بەختیار کە گەڕاوەتەوە باشە لە بیرتانە خۆ کە دەهۆڵیان بۆ لێیە ئەو دەهۆڵی چی بوو ئێوە ئەیزانن ئەوە دەهۆڵی درۆزنی و بێئابڕووی مەلا بەختیار بوو لێیاندا دەهۆڵەکەیان دڕی بەڕاستی ئەوە بوو لە حەقیقەت ئەوە دەهۆڵی بێئابڕووی مەلا بەختیار بوو چونکە درۆی کرد وتی ژار خواردوو کراوم و ئەو چیناوەی ساز کرد بۆ پاراستنەوە بنەماڵەی بازرگانی باشە ئەو شەوە کە مەلا بەختیار ئەو درۆیانەی کرد و هاتگەڕاوە بە سلێمانی ڤیدۆکەین بڵاو کردەوە هیچ شەوی پێشتر کە لە ئەستەمبوڵ لەگەڵ خانەوادەکەیە دانیشتووە لەسەر بەحر دانسی بۆ کرد باشە سەمای بۆ کرد عەزیزان من وەکو ئارام ئەحمەد لانی کەم زۆربەی هەرە زۆری پایتەختەکانی ئەوروپان بینیوە لانی کەم هەمووی بینیوە باشە کاتێکیش هاتوومەتە ئەم ئەوروپایە گەنجێکی 25 ساڵەیی بووم یعنی هەڕەتی گەنجیم بووە کە هاتوومەتە ئەوروپا باش نییە زۆر شتیشم بینیوە لە سەردەمی گەنجێتیا کە زۆر گەنجتر بووم با بڵێ ئەڵبەتە پیر نیم هاجر گەنجم بەڵام قەسمێک کە زۆرتر گەنج بووم باش نییە بەڵام من نەمبینیوە پیاو دابنیشێ پیاو دانسی بۆ بکە پیاو پڕۆ بەسێ بەکنیەوە دانسکە بۆ پیاو من نەمبینیوە بەڕاستی ژنم بینیوە دانسەکە سەماکە مەشروب بۆ هێنێ فڵان ئەمانە هەمووی بینیوە باشە بەڵام نەمبینیوە بەڕاستی پیاو دانیشێ پیاو دانسی بۆ بکات باشە بەڵام بۆ مەلا بەختیار بینی بەس پێم بڵێ مەلا بەختیار تۆ لەسەرم ئاوە دانیشتووی بۆ پیاو دانسی بۆ بکە تۆ قەومی لوتی مەلا بەختیار بۆچی دانسی بۆ بکات زەحمەت نەبێ وش ئەمەیە حەیاچوونی ئێوە حەیاتان نەماوە هیچ نە ئەخلاقی سیاسی نە ئەخلاقی کۆمەڵایەتی نە ئەخلاقی دینی نە ئەخلاقی کەسایەتی نە ئەخلاقی ڕەفاقەتی وەڵڵا یەکشتان نەماوە ئێوە کاتە پیا بێستان لێکاتەوە من کە ناوتانە بەم هێڵنجم پێتان نیە بەڕاستی قیزەونن ئێوە لە حەقیقەتە یا بەرهەمە لووس لە بەغا چەند ساڵە سەرەوە کۆمارە چ خێرێکی بۆ کۆمەلگای ئێمە بوو هەموویان خەریکی دزی و تاڵانی بوو خۆ پێش ناکە یەکێکە ناوی هەرامی بەرم ئەوەیشی کە ئێستا هەموو سەرانی یەکێتی کە بوونەتە مشکی گەڕ بەرامبەر بە پاڤڵ لەبەر خاتی پارەکانیانە خۆ لە پاڤڵ ناترسن ئەوانە هەمووی لەبەر پارەکانیان کاک مەحموود سەنگاوی لەبەر پارەکانی و سامانەکەی کە خۆی و کوڕەکەی لە بەرامبەر پاڤڵە نتقەی لێوە نایەت حاکم قار نتقەی لێوە نایە بۆی سامانەکەی بپارێزێت باشیە مەلا بەختیار شەریکە دزیەتی لەگەڵ پاڤڵ لەگەڵ بنەماڵی بازانیە بۆ پۆستی سەرۆک کۆماری بەڵام مەلا بەختیار تۆ پۆستی سەرۆک کۆماری هەبێ هەر پچووکی هەر مەلا بەختیاری باش نییە لە ماڵش دانیشی هەر مەلا بەختیاری هەر پچووکی تۆ هیچی نیت کاکە تەواو بۆیە خۆشەویستان ساڵانە بەر لە ئێستا وتومە و ئێستاش دووبارە و دەبارە یەکەمەوە سەرانی یەکێتی وەکو گروپی ناو فلیمەکە بۆ یەکان وان هەمویان بە یەکەوە زۆرترین پارەیان دزیوە باش نییە و ئێستا لەسەر ئەم پارانە پەلاماری یەکتر ئەدەن و تەواو هیچ شتێکە لە ئارانیە ئەمە نەبێت تەواو هیوادارم لەوە ڕسواتر و لەوە پاچە پاچەتر و لەوە زیاتر پەلاماری یەکتر بن و دەستخەنە بینین یەک و یەکتر بخۆن لەسەر پارۆ سامانە لەسەر خەڵک نییە داخلەکە و بەزێژم بە کەسیان نایەتەوە تەواو ئەمانە ئاوان خۆیان شاهانە ئەژین ئەوە تا 30 دانە ساڵی ڕەبەقەم ئارام ئەحمەد هاوارەکە ئەڵێ خەڵچینە مەبن بە پێشمەرگە یەکێتی و پارتی مەبە بە ئەمن و ئاسایش یەکێتی و پارتی مەبە بە پۆلیس یەکێتی و پارتی بەڵام هەر ئەبێت ئەوە تا لە ئاکرێ خۆی پێشمەرگەیە ژنەکەی و چوار مناڵی بە خەڵوز مردوون باش نییە خەڵوزیان داگستاند و بۆی گەرمان بێت ئەخ تۆ پێشمەرگاتی بۆ چی یەکەی ئەحمەق بۆچی یەکەی تۆ 30 ساڵە من هاوارەکەم ئێوە بۆ لە من تێناگەن تو شەرەفتان و عەزیزان یەک پرسیاتان لێکەم تو ویژدانتان لە سەردەمی ئەنتەرنێتە لە سەردەمی ئایفۆن لە سەردەمی ئایپاتە لە سەردەمی جەنگی ئەستێرەکانە معقولە تۆ خەڵوز گەشێنیتەوە لە بەریاد دانیشی لە تەنەکەیەکی ڕۆنا معقولە لە دنیا هەشتی وهەیە خۆشەویست سەرکاکە ئەو کۆمەڵگای ئێمە هەر وەکو میزی حوشتر بەس بۆ دواوە گەڕێتەوە میزی گایە حوشترە چیە هەر بۆ دواوە گەڕێتەوە باشە چی ئەو کۆمەڵگایە لەم ماوەیە
بابەتێکم بڵاو کردو لەسەر بێگەر تاڵەبانی وزێ تەلەفۆنشی بۆ کردم و نامەی نووسی بۆ کۆمەڵە قسەی قۆڕ و کۆمەڵێکی نیشی نردم و ڤیدۆ میدۆ ئەم بابەتانە وەڵامی ئێمە و بابەتەکەشی باسەکەمەوە سەردەنگە گەرمیەکەمەوە بۆی بێگەر تاڵەبانش بناسن کە هەمویان دزن بێگەر تاڵەبانی ئەڵێ ئەمە سەرۆکی پەرلەمان ناوی چییە ئەو ئافرەتە ڕێواسە چیە ڕێواسی کەلیخانە چییە هەموو ئەمانە خۆشەویستان هەر هەمویان دز و جەردەن هەمویان بناسن خۆشەویستانی من کە لایڤەکەمە بۆی هەشی دسێ ئێوە بیان ناسن و بزانن دزەکان چیە من بابەتێکم لەسەر بێگەر بڵاو کردەوە باش وەڵام بانێکردن ئەوانە شایانی ئەوە نی ئیساوەڵای نەباتەوە هەر لەگەڵ بابەتەکەی من بڵاو بووەوە خێرا دووسێ ڤیدۆیان گرتووە باش نییە جا ئێستا فێری ئەم یاریە بوون خۆشەویستان بۆی هەمووتان لە ئارام ئەحمەد تێبگەن کە یاریەکە چۆنە کابرا مەسئولێکە وەکو بێگەر تاڵەبانی وەکو فڵان و فیسار مەسئول وەکو مەلا بەختیار بەنمونە باشین ڤێلای هەیە دووسێ بەڵزنیخانەی هەیە کۆمپانیای هەیە باش نییە مەسەلەن من ئەنووسم ئەڵێم بێگەر تاڵەبانی ئەم بەڵزنیخانەی هەیە ئەم ڤیدۆیشی ئامادە کردووە کابرایەکی چڵکنی داناوە بەڕێزان ئەوە من فڵانی کوڕی فڵان ئەم ڤێلایە یا ئەم بەڵزنیخانەیە هێنی بێگەر تاڵەبانی نییە و ئەوە هێنی منە و ئەسڵ ئەساسی نییە کورە بڕۆ هەی چەی چڵیت تۆی چڵکن تەنەکەی چڵکی پێوەیە تۆ مووی لوت هەمووی تۆ دەرەوە هەمووی جانت چڵکە ئەمانە هەمووی دوومەڵ و هەمووی پیسیە تۆ ئەمە لەکوێ بووەم vê ئەم بەڵزنیخانەیە چڵکن تۆ بووی خەنە ناو زریێبارەوە ماسیتیان ناڵی هەمووی ئەتۆپێ بە چڵکەکانێ لەکوێ تۆ ئەمە هێناوە بەڵزنیخانە و ئەم ڤێلایە ئەو شتانە بەسەر منە تێناپەڕێ عەزیزانی من باشە ئەو قسانە ناخوا بەڕاستی جا بێگەر دژوای کردووە هەساوە چڵکنێکی هێناوە ئەم چڵکنە مۆبایلەکەی ئاوا داناوە خۆشەویستان ئەم بەڵزنیخانەیە ئەم فڵان شتە ئەمە هیچی هین نییە بێگەردخان نییە ئەمە هینی خۆمە و ئەوە ڕاست نییە ئەم بابەتانە کۆرە بڕۆ هەی گەلحۆ بێگەرد لە تۆ ئەحمەقترە تۆ لە بێگەر تاڵەبانی ئەحمەقتری وازانی ئارام ئەحمەد چییە دەموچاوم لە گێ لە چێ دەموچاوم لە گەوجە چێ بۆ من مناڵەوت کەم دابنیشم باڕ بۆ قسە قۆرانەیەوە بکەم کام مەسئولیەکێتی لە بڕۆ سەری نێشینەکە مەسئول بازانی کە لە ئەمریکا کەشف بۆ شتەکەی 8 ملیۆنەکە بە 20 دەست ڕۆیشتووە کام لە مەسعود و لە نێچیر و لە مەسرور و لە نازانم منسوور و لە پاڤڵ و لە قوباد و لە شاناز و لە مەحموسە ناوی و لە نازانم ناویشی حاکم قادر و لە جەلالی بریکان لە هەر هەمویان کام لەمانە یەکشت بەناویانەوەیە کێشت بەناویەتی هەمووی بەناوی کۆمەڵێک ماستا و چی و دەوڵدڕەوەیە کە لە دەوروبەرتانان ئەم قسانە بۆ ئێمە مەکەن بەڕاستی بۆیە من لێرەوە بە خەڵکی کوردستان ئەڵێم کاتێ ئەڵێم ئەمە هینی بێگەر تاڵەبانیە یعنی هی بێگەر تاڵەبانیە 100 ڤیدۆ بڵاو کاتەوە نایخوا ڤیدۆکانی قسەی قۆڕە کاتێ ئەڵێم ئەمە هی مەلا بەختیارە یعنی هی مەلا بەختیارە کاتێ ئەڵێم ئەمە هی پاڤڵ و شانازە یعنی هی پاڤڵ و شانازە جایتی بەناوی کێوەیە ئەوە مشکلەی من نییە بەڕاستی باشە 100 ڤیدۆ بڵاوە کاتەوە نایخوا ئەمە ئەوە زۆر ئاسانە ئەو مۆزوعانە ئەو یاریانە لای من کۆن بووە لە حەقیقەتە بەیانی تۆ ئەتوانی ڤێلایە کڕی کۆمپانیایەکت هەبێ بەڵزنیخانە بکڕی هینی خۆیشتە مەسئولیەکێتی ئەچی محەممەدێک هێنی هەر لە خۆتەوە قادرێک هێنی فەتاحێک هێنی ئاوە ئەمە بەناوی تۆیە ئۆکێ بەناوی منەوەە ئادی ڤیدۆیەکم بۆ بکە بڵێ ئەمە هینی منە هیچ کەس نییە ئەوە چی قسە قۆڕە دەکات ئەوانە ئەوانە سوال خنم مناڵین کە بێگە تاڵەبانی کاکە ئەوەی کە ناومێناوە هەمووی هی تۆیە بێگەردیان عەزیزەکەی ئارام ئەحمەد تۆ دزی چاوەڕاستەکەی من تۆ گەنەخۆری تۆ گەندەڵیت سەرانی حیزبەکە دزە شانازت دزە پاڤێڵت دزە تەواوی سەرانی حیزبەکەی تۆ دزە پێی ناکە یەکێکە ناویان بەرن وەڵڵا چاکەکەتان لە قەبرستان ئەوکو لەسەرەوت ئەوانە کۆن بوون ئەو مۆزوعانە ئەمە هەمووشی بۆ گەمژەداندی خەڵک کاگەرام ئەها کاکە و ڤیدۆی بڵاو بۆ تۆ کابرایاڵی و بەڵزنیخانەی هی منە ئەوە هینی بێگەر نییە کۆرە بڕۆهی داماوە هەی نەگبەت جا ڤیدۆ چییە بە قوربانێ بن 20 دانە کۆمپانی 20 دانە بەڵزنیخانەم هەبێ لە سلێمانی هۆلێرا هی دزی هەمووی یەکەم بە ناوی 20 کەسەوە و ڤیدۆشان پێ بڵاوەکەمەوە کەمە هیچی هینی ئارام ئەحمەد نییە قسە قۆڕانە چییە کاکەجان ئەوانە کۆنن باش نییە من بەو شانە ناخەڵەتێن من ئەوە گێن نیم لە ڕاستیە من ئێوە ئەناسم چ ماڵ و مورچێکن ئێوە باشە وەکو کورداڵێ بێگەر تاڵەبانی هەزار فاکتان بە فیکێکی ئارام ئەحمەد بە قوربانێ بن من کەی متمانم بە ئێوە کردو کاکە باشە
من 25 ساڵە نهاتمەوە بۆ زێدی خۆم لەبەرەوەی متمانەم بە ئێوە نییە ئێوە خاوەنی متمانە نین ئێوە بابە ئینسان کە دزی کرد ئینسان کە پۆسەکەی خۆی بەکارهێنا بۆ دزی و تاڵانی نە شەرەفی هەیە نە ئابڕووی هەیە نە کەرامەتی هەیە نە ویژدانی هەیە بە ئارەزی خۆشی درۆکە جا درۆ چیەکە درۆکە بە ئارەزی خۆی خۆ درۆکردن شتێکی عەجیب نییە بێگەنجە واشی لێ نایەنم ها سەد لایف لەسەرەکە بێگە تاڵەبانی ئامنە ئابڕوو بۆ ناهێڵمەوە لە کۆمەلگای کوردیە جا یەخوا بەیشە کۆ نەمگرێ هەمووتان ئەزانن بە گۆڕانەوە گرتم بە 2 ساڵ گۆڕانم چی لێ کرد هەمووتان ئەزانن خۆ باش نییە حەسب ئێسا پۆست بەسەر گۆڕانە لێیە ئاوا ڕسوام کرد با باش بزانین یاخوا ڕوونەکەمە هەر کەسێ ئەوە قسەی قۆڕە بۆ نەوشیانەوە ئەوە ئارامەحمەوە کە سوال هەر کەرێ بێ دانا بەسی هەتا نەتۆقێ با باش بزانین چونکە من ئەزانم ئێوە چیتان دزیوە و چیتان تاڵانی کردە لەو کۆمەلگای واسان لێ نایانم با باش بزانین شەرەف و کەرامەتان پێوە نایەوە نایڵم شۆ بەڕەحەتی بخەون باشە نایڵم سێکسەکانتان بەڕەحەتی بکەین با باش بزانین ئەوە لەو دڵنیام چونکە ئێوە مافی من و مافی بنەماڵەی من و مافی خەڵکی کوردستانتان خواردووە ئێوە دزیوتانە بۆ خۆتان لە حەقەت باش نییە بێگە تاڵەبانی شۆقێشی کڕیوە لە بەرزاییەکانی سلێمانی باشە بێگە تۆ شوقەیە بۆ چێت خۆ ئەو شوقەیە هەکا کچێکی نازدار نازەنینێکی تیا بێ کاکە پج ڕەشێکە تا ئێرەی ناوقەڵباری ئەسمەرێکی ڕەنقەرەج تۆخێ خوا تۆ گوناحی لە ناو شوقەیەبی وەڵڵا حەقە لە وەکو کوکوختی بخێنە ناو هینێکەوە ناو کوخێکەوە حەق ناو کوخێکابی تۆ بێگە تاڵەبانی بە قورئان حەق ناو کوخێکابی بابای بزانین پێ ناخۆش نەبێ ها قسەی من لە ڕووە وەڵڵا گوناحە شوێنی تۆ چییە؟ ئەچیتە بەرزاییەکانی سلێمانی چیەکەی بێگرت ها؟ ئەسا تۆ گەردتیان نییە وەڵی هەموو جانە گەردە بە شەرف اینجا دروستکردنی خانوویەکی سێقات بەڕووبەری 200 مەتر لە بەکرەجۆ بەکرەجۆ مەفتونی تۆ موشێوە تنبیل کەوتەوە 66 کەمامە گیان لەوێ جاشی بەحەزم جاشی ئەو ڕژێمەکەی و کاتە نەزانم کاریان بکەن باش نییە؟ جاشی بەحسەکە باش نییە؟ لە بەکرەجۆش دوو بینای بەرزشی کردووە لە ناو جەرگەی بازار لە چوار قوڕنا ناویشی ناوە کۆشکی سپی دوو دۆنم زەویە لەسەر دوو سایدیش کە بۆ ڕانیە چێ پێم وایە شوێنێکی گرنگ شوێنێکی استراتیژی کڕینی یەک شوقە لە گوندی ئیتاڵی لە پارێزگای هەولێر باشە کوڕە قاتەکەم شازەوە برادەرێکی خۆشەویست بۆی نردووم لە کوردستانە حیاتەکەەوە یەخوا پیرۆزێ کوڕشتی جوان هەل لە ئارامەحمەد جوانە بە قورئان کاکە بەس نییە دز نییە بەس نییە درۆزم نییە کاکەجیان بەس نییە ماڵی خەڵک تاڵان ناکات وەکو بێگەرد وەکو فڵان و فیسارەکان هەر پارە خەڵکی دزی بێ وەڵڵا بەخوا دە من جوانە کاکەجی کڕینی خانوویەکی تر 500 مەتری 3 تەبەق بۆ نیشتەجێبوونی دایک و باوکی لە ناحیەی چوار قوڕنە و پێشەکەشی وەکو ئەڵە سەوزاییە ئەمەش بۆ دایک و باوکی خۆشەویستە دروستکردنی مارچێتێکی گەورە لە ناحیەی چوار قوڕنە کە ئێستا بەکرێیەوە دروستکردنی بەنزینخانەیە لەسەر ڕێگای ڕانیە بۆ سلێمانی بە ناوی بەنزینخانەی هیوە باشە جا ئێستا زەلامێ ڤیدۆیەکەکە کاکە ئارامەحمەد ڕاز ناکە ئەم بەنزینخانەیە کە لەوێای ناوی هیوایە هینی منە و بێگە تاڵەبانی زۆر جوانە بە قوربانی بم بەخوای ئەوە ڕاز ناکە ئارامەحمەدی سەنگ باب درۆکە ئەوە هینی منەوە بەنزینخانەیە کە سوالکە بەنزینخانە لەکێ بوو بێگە دزیوێتی تۆ بووی بە ساحەبیتەوە ئەوە بە ناوی تۆی هەمووتان هەروان کاکەجی قسە بۆ چیەکرد بۆ ئارامەحمەد کاکە ها من بەیانی هەڵەسم لە خەو شەیتانی هەڵە کاگەرم ئەمڕۆ چی بکەم زەحمە نەبێ ئەرکەکان چییە ئەمڕۆ ئەدێت لە من شپشانی تۆ ماڵی ئاوا بێ ها لا ئارامەحمەد فێڵ لە من کەی ئای قوڕ بەو سەرێ بۆ ئەخۆت و بۆ یەکەم بەتیل وەرگریشە ئەو ئافەتە ئەو بێگە تاڵەبانیە باشە لە مەسەلەی کشت و کاڵ و پشک و مشکووە لەم بابەتانە بەس خەریکی پوڵ وەرگرتنە خۆ هەموو شتە بەوە کردوێتەوە بە بەرتیل و بەمانە خۆ بە موچە ئەم موچە ناکڕێ خۆشەویستە باشە پرۆژەی بازاکردنی گەرمی جوتیاران کورە کاکە وتارەکەم بخوێنەوە کە بڵاو بۆتەوە لە پەیچەکەی خۆما اینجا بزانین کە ئەم ژنە چیت زیوە ئەی هاوار ئەی هاوار باشە باش نییە هەرخۆ بۆ حساب ناکرێت خۆشەویستان هەمووی لە مێشی خۆما دابنێم بڵێن بێگە تاڵبای تۆ ئەمان زیوە هەرو بە شێم حساب کرد باشە
هەموو کەسەکانیشی هێناوە هەمووی کردوون بە شت و هەمووشی بوون بە موچەخۆر یەکە لەگەی نازانم باعسی حەمە عەباس برای مێردی نازانم فازلی زاوایەتی و هەزار شت نازانم بەڕاستی کاکە تێکەڵیان کردووە باش نییە ئیشەکە ئیش خەریکی بازرگانیە لەگەڵ شێخ مەنسوور نایە لە هەولێر لەگەی فازلی زاوای لە چەند پرۆژێکی ترا پرۆژۆ بەهێنان و شت باش نییە ماڵی ئاوا بێ دەواجن دروستەکەن دەواجن باشە کاکە ئەمە وەزیری نازانم چیان بێگە تاڵەبانیە دەواجن دروستەکە باش نییە لەگەڵ بازرگانێ بە ناوی حاجی ئارام دوور لە ئارام ئەحمەد هەڵبەتە بە ژنێکی قایم بێت لە ڕێی کاک ئارام ئەحمەد ژنای حاجی ئارامە ئەمە لا خۆی حاجیشە ئەو قوڵفی کەعبەیە شێت و شەبرێکە کاک حاجی ئارام کە لەگەڵ بێگە تاڵەبانە خەریکی دزیت بۆ خۆت خەریکی دەواجنی دزیەکەی باشە لە قازەی دانیشتن حاجی ئارامە خۆشەویستە باشە کاکە دروستکردنی کارگەی شەکری چەوەنەر باشە نازانم لە گوندی شێ لە چوار قڕنەوەنم بابتن باش نییە خانوویەکەی دروست کردووە 700 مەترە بەڕێزان دروستکردنی شوقەی تر شوقەی فەرمانبەران لە شاری سلێمانی بە شەریکایەتی لەگەڵ عەبدوڵڵای نازەرمان ئەندام پەرلەمانی چێی پێشتری بزوتەی گۆڕان بەیەکۆ دروستیان کردووە جا چیتان بۆ باسکەم کاکە چیتان بۆ باسکەم هەموو کەسەکانی خۆشی کردووە بەشت دەوەن دڵشاد برای بێگرت مدیری مەکتەب خەندە سیروان خەندە خاتوونە چێ هاوسەری دەوەنی برای یاریدەری نووسینگە ڕاستی مەجید کوڕە خاڵی باوکی بێگرت ئاو دێر عومەر پورزای باوکی بێگرت مدیری ڕاگەیاندنی بێکە تاڵەبانی باعش حەمە عەباس برای هاوسەری بێگەر بە ناوی بەختیار حەمێ نازانم چی حەمە عەباس بەڕێوەبەری گشتی دیوانی نازانم وەزاری کشت و کاڵ نازانم چی فازل مەسەفە مێردی خوشکی بێگرت پاسەوانی بندیوە ئارام سەعید کوڕی پوری بێگرت بەرپرسی پاسەوان محەممەد غەفور کوڕی مامی بێگرت پاسەوان شاڵاو سمایل کوڕی نازانم برازای مێردی بێگرت پاسەوان ئاریان غەفور کوڕی پوری بێگرت پاسەوان ئەی هاوار ئێوە چیەکەن کاکە ئێوە چیەکەن ئێوە هەر لەگەڵ ئەمانە خۆشەویستان پۆسێکیانە بێ هەموو کەسەکانی خۆیان نەهێنن بەشداریان پێکەن لە دزی و گەنەخۆری هەمویانەکەن بە موچەخۆری خۆیان ئەمە ئەخلاقیانە ئەژنە کاکە ئارام ئەحمەد بۆ باسمانەکات خەڵکینە ئیش و کاری من ئەوەیە کە دستان پێ ناسێنم دز و جەدە باش نییە هەمویان دزن ئەمانە لەوە بیان ناسن و بە بێگە تاڵەبانی ژەڵێم ئەمە لێ هێشتا لۆلۆ ماوە با مدیری شارەوانی سلێمانی حەمەتوانە چاوەڕوانکە مەلەفەکەی ئەویش بڵاوەکەمەوە ئەو توانایە کە چی دزیوە چی کردووە لە شارەوانی سلێمانیە خۆشەویستە ئابڕوو بەویشەوە نایڵ باش نییە وەکو شێخ ڕەزا تێگەی ئەتانکەم بەسی نەمای ئەم عالەمە بۆی هەموو عالەم سێتانکە ناڵم هەروە بە ئاسانی بتزن و بیخۆن و ئالەم بابەتان ناڵ ئەمیان بناسن خۆشەویستانی من هەروانەی ژە خۆم بێگە تاڵەبانیەکان بۆ ئەوەی کە تەندروستیم دایمە باش بێ هەر ئاوا بنەڕێنم بەسەرتانەوە کوندانە ڕەشێر و ئیشەڵڵا خواتەجی باشکە بەس بۆ ڕسواکردنیەوە بمێنم هیچی تر نەدنیای نایە خۆشەویستانی تیکەی هەروێ بیخۆم بەس بۆ ڕسواکردنیەوە چونکە ئێوە مێژوویەکە ئێوە بەس خەریکی دزی و جەردەین 30 ساڵە ئێوە ئابڕووی گەلێکتان بردووە بۆ دزی و تاڵانی باشە پاگەڵ جارە تاڵەبانی وەڵڵا عەزیزان ئەو پاگەڵە کچێک ئەناسیە لە بەریتانیا دەنگچێتی نازانم ێستا لە دووبەیە بە شەرەفم مانگ نییە ملیۆن دۆلاری بۆ نەنێرێ باشە ئەو ئافرەتەوەکو هەولێرەکان ئەنە خەنی بووە بۆ خۆی خۆشەویستانی باشە شاناس بەس خەریکی دزی و تاڵانیە قوبات بەس خەریکی دزی و تاڵانیە باش نییە هەموویان هەموو ئەمانە بەس خەریکی پارن خۆشەویستان لەبەرەوە درێژی ناکەمەوە لایڤەکە عەزیزان لەبەرەوە بە ئێوە ئەڵێم خۆشەویستانی من هیچ کاتێ بڕوا بە سەرانی یەکێتی بە میدیای یەکێتی نەکەن بە هیچ جۆرێ بەڕاستی هیچ کاتێ بڕوا بە بنەماڵی بازانی و بە سەرانی پارتی نەکەن بەڕاستی بە مەسئولە چنگی خوێناوی ترۆریست بە مەسعودی خائینی گەورە مافیا بە سیرە مامز بە هەموو ئەمانە بڕوایان پێ نەکەن ئەمانە ئابڕویان نەماوە ئەمانە کەرامەتیان نەماوە
ئەمانە خۆیان ئەزانن کە بێقیمەت بوون خۆشەویستان بەس خەریکی پارەن پارە ئیمان و دین و شەرەف و ئابڕویان بۆ بە پارە باش نییە سەرلەبەری ژەهر خواردوکردن هەمووی دۆ دەلەسە بوو مەلا بەختیار پاراستن پێی کرد هەمووی دۆ دەلەسە بوو خۆشەویستان باش نییە هیچ هەمووی دۆ دەلەسێ لاکەدا هەمووی مامەڵەیە بۆ هەڵخەڵتانی خەڵک و بۆ گەوجاندنی خەڵک بەڵام خەڵک ئەبێ هوشیار بێتەوە باوەڕ بەمانە مەکە پاڤەڵ یا شاناز یا قوبات فلانە کەس لە با و فلانە کەس ئەهێنێ چی لە ژیانی تۆ گۆڕاوە نەکبەت تاوەکو تۆ ئای وەڵا کاک پاڤێڵ ئافرم وەڵا فلان کەسی دابن و فلان کەسی دانا ناو حیزبەکەی خۆیەتی باش نییە چێ لە ئابا چێ لە نابە چی لە مۆزوعەکە گۆڕێ باش نییە ئاسان بە پێچەوانەوە پاڤڵی جەلات تاڵەبانی ئەو کەسە لە ئابا کە نایەوێ وە کەسێک ئەهێنێ کە دزی باشی بۆ بکات یعنی دزتر ئەهێنێ دزێکی بچووک لە ئابا دزێکی گەورە ئەهێنێت شاناز کە کەسێک لە ئابا دزێکی گەورەتر ئەهێنێ بۆ خۆی لە حەقیقەتە لەبەرەوە ئەمە ئیلاقی بەسەر خەڵکەوە نییە وەکو پێوتن لەبەرەوە پاڤێڵ تاڵەبانی هەر کەسێک لە ئابا ئەمە هێنێ بەرهەمی نازانم لای شێخ جەعفەر تڕۆکە شێخ جەعفەر تڕۆ بێ جەعفەرێکی تریە فلانیە فلان ئەڕوا هەموو ئەمانە قسەی قۆڕە ئەمانە ڕەبتی بەسەر ژیانی خەڵکەوە نییە خۆشەویستانی من لەبەرەوە هەموو کەسێ پێویستە کاتێک کە ئەمە ئەبینێ زەربێکی لێ بدا بڵێ قسە قۆڕانە بۆ ئێمە مەکەن کاکە وەکەی مشکلی ئێمە تۆ کێدانێ یاکیە گۆڕی باشە خەڵکی کوردستان قوتابیان ژنان پیاوان مناڵان ئەبێ بڵێن ئێمە گۆڕانکاری لەمانەیە ئەبینین ئازادی نان موچەی تەواو ژیان خۆشبەختی شادمانی پێکەنین باشە فەزە دنیایەکی بێچەک و جبەخانە دنیایەکی ئازاد کە بتوانین تیا بژین گەنجەکان کچەکان کوڕەکان ژنان پیاوان ئێمە ئەمانەیە هەژاری نەمێنێ ئەمانەیە سوالکەری نەمێنێ ئەمانەیە قوربەسەری بەدبەختی نەمێنێ کێ ئەمانە چاگەکە ئێمە لەگەڵ ئەوین تۆ چاو دەرێ ئەچی فلانە کەس ئەگۆڕی یان نایگۆڕی پاگەڵ تاڵەبانی شاناز ئەمە مشکلی ئەم عالەمە نییە ئەمە ئیلاقەی بە ئێمەوە نییە کەیفی خۆتە کێ گۆڕی نایگۆڕی من تەشکە مشکلەی ئێمە نییە بەڕاستی ئێمە نان و کار و ئازادی و ژیان و گوزەرانمانەوێ بەڕاستی ئێمە کارەبامان دایمی کارەبای دایمیمانەوێ ئێمە ئاوی پاک و ئاوی خواردنەوەمانەوێ قسەی قەڕ بۆ ئێمە مەکە شاناز جوتیاری هێناوە وەڵامە گۆڕم بە جوتیار لە 92 دزیەکە جوتیار چەپ بوو کاتی خۆم ئێم ناسی کۆمۆنیست شت بوو جوتیار نازان لەبێ نەماوە بەڕاستی لە 92 خەڵکی دزیە و جوتیارە کەچی شان هێناوێتی جوتیاری ئاوای بۆکە بۆ شاناز داوەشی یاخوازە بەلاح بێزت لە یەکەمەوە سەدەمە لەگەڵ تۆ ئەمەی چەپ بووم بەڕاستی بێزی لە یەکەمەوە جوتیار بەڕاستی داوەشی بۆ چ پیاوێکی ئاوا بۆ شانازەکەی لە پێناوی پارەیە ڕسووە باشە ڕسووە ئێوە بەناوی کۆمۆنیزم و کەگاقستانکە بۆیە ئەوە حاڵەکەتانە باش نییە لە هەمووی عێراقا 6 کۆمۆنیستیان نیە ئێوە ڕسواتان کرد ئێستا ئەچی لە 93 و 92 خەڵکی دزیت ئێستا دانیشی ئاوا بۆ شانازەکەیت باشە زەبەلاح داڕزێ بۆ چ پیاوێکی باشە تای خۆشەویستان کاتان ناکوشم لەوە زیاتر حرمەتێکی زۆرم بۆتانێ ئینشەڵڵا ئەم هەفتەیە کۆتایی هات سەری ساڵ ئێمەوە خزمەتە مدنووسە شۆڕی بۆ مەسعود بازانی ڕسوایی بۆ پاڤێڵ جەلات تاڵەبانی ڕسوایی بۆ مەسئولی تروریستی چون خوێناوی داوەشین بۆ سیروان مامس ڕسوایی بۆ قوبات و شانازی بلێ ئەحەڕەش شەو شەوگاری ئێوە شاد و قوربانی ئێوە خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆتان خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هەر بژین ئینشەڵڵا لە دەرفەتێکی ترە تەمەن باقی بێ ئێمە خزمەتان خواتان لەگەڵ خۆشەویستان